دوا وشەکان خەڵک لە نزیک کۆتاییە چی دەڵێن و بۆچی ئەم وشانە دەمێننەوە. هەندێک ڕستە زیاتر لە تەمەنێک دەمێنێتەوە، نەک لەبەرەوەی جوانە، چونکە زۆر درەنگ وتراوە. کاتێک دەرفەت کەم دەبێت، مرۆڤەکان لە ناکاو سادە دەبنەوە، لە هەزار وشە دەگەنە یەک ڕاستی. بۆ ترسناکترین بەشی مەسەلەکە ئەوەیە کە ئەو ڕاستیە زۆر جار ئاڵۆز نییە، بەگشتی تەنها یەک ڕستەیە، ڕستەیەکی زۆر سادە. ئەم شەو بە دوای نمایشێکدا ناگەڕێن و هەروەها بە دوای ڕستەی سینمایی و هەڵبەسراویشدا ناگەڕێن. ئێمە تەنها دەمانەوێت بزانین لە نزیک کۆتاییدا خەڵک بە زۆری چی بە گرنگترین دەزانن وە بۆچی ئەو چەند وشەیە هەتا ساڵانێکی دوور و درێژ لە مێشکی خەڵکدا دەمێننەوە. لە کۆتاییدا ئەم ڤیدۆیە یەک ئامانجی هەیە بۆ ئەوەی بیرمان بخاتەوە چی بۆ دواتر بەجێ نێڵین، چونکە هەندێک جار کات ڕێگە نادات بە دواتر. یەکەم ڕاستیەکی سادە، زۆر کەس ڕستەی کۆتایی گەورەیان نییە، جەستە ماندوو دەبێت، هەناسە قورس دەبێت، دەنگیش بێدەنگ دەبێت. هەندێک جار تەنها سێر دەکەیت، یان تەنها تەوقە دەکەیت، یان تەنها بێدەنگ دەبیت. کەواتە ئەگەر لە نێو هەموواندا بە دوای لێدوانێکی هاوبەشدا بگەڕین سەرمان لێ ئەشێوێت، بەڵام ئەگەر بە دوای شێوازەکاندا بگەڕین شتە ڕاستیەکان دەدۆزینەوە. سێ شت زیاتر لە هەموو شتێک دووبارە دەبنەوە: خۆشەویستی، واتە وە ماڵاوایی. شێوازی یەکەم خۆشەویستی. لە نزیک کۆتاییدا خۆشەویستی دەبێتە زمانی سەرەکی، نەک بە ڕستەی ئاڵۆز، بە هەندێک وشەی سادە. خۆشمەوەی لەلام بمێنەرەوە، پێ بڵێ کە بیر یەکەم. هەندێک جار تەنانەت بەبێ قسەش، تەنها بە دەستگرتن، تەنها بە سێرکردن. ئێمە زۆر جار خۆشەویستی دەکەینە شتێکی عەقلانی، لە جاتی ئەوەی بیڵێن و پیشانی بدەین. لە دڵماندا دەڵێن خۆی دەزانێت خۆشم دەوێت، پێویست ناکات پێ بڵم. بەڵام زانین بەس نییە، هەندێک قسە دەبێت ببیسترێت، نەوەک تەنها پێشبینی بکرێت، چونکە دڵ بە پێشبینیکردن هێوەر نابێتەوە، بە گوێگرتن ئارام دەبێتەوە. زۆر کەس ساڵانێک پێکەوە دەژین، بەڵام کاتێک دواسات نزیک دەبێتەوە تازە تێدەگەن زۆر بەکەمی بە دەنگێکی ڕوون وتومانە تۆ بۆ من گرنگیت. بەڵام تاڵی چیرۆکەکە لێرەیە، مرۆڤەکان خۆشەویستی بۆ ئەو کاتە بەجێدێڵن کە شتەکان ئارام دەبنەوە، بۆ کاتێک کە لە قەرباڵغی ڕزگارمان دەبێت. بەڵام لە نزیک کۆتاییدا هیچ کاتێکی بەتاڵ نادۆزیتەوە. ساتەوەختی ڕاستەقینە دێت وە خۆشەویستی لەو ساتەدا دەبێتە سادەترین و گرنگترین ڕستە. ئەمە یەکەم شێواز بوو، خۆشەویستی. بەڵام مرۆڤ تەنها ماڵاوایی لە خۆشەویستی ناکات. مرۆڤ دەوێت تێبگات ژیانی چۆن بووە. شێوازی دووەم واتە و ئەنجام. لە نزیک کۆتاییدا زۆر کەس بە دوای ئەنجامێکدا دەگەڕێن، بە دوای ڕستەیەک کە ژیان ئاسانتر بکات. لێرەدایە کە ڕستەکان دەگۆڕدرێن. خۆزگە کاتێکی زیاترم بەسەر دەبرد. خۆزگە کەمتر سەرسەخت بوومایە. خۆزگە زووتر بموتایە کە خۆشمەوێ. دڵخۆشم کە تۆ تەنیانیت. دڵخۆشم کە لە ڕاستیدا ژیام لانی کەم جارێک. ئەگەر شتێکت لەبیرت دەربارەی من، لەبیرت بێ میهرەبان بیت، لەبیرت بێ خۆت ون نەکەیت، لەبیرت بێ مرۆڤەکان زیاتر لەوە شکاون کە نیشانی دەدەن. نیگەران مەبە، خەمی من مەخۆ، خەمی خۆت بخۆ. خەمی ئەوەت نەبێت کەمتر بوویت لەوەی کە هەیت.
تۆ کەم نەبوویت. هەندێک جار مرۆڤ دەیەوێت کارە تەواو نەکراوەکان بە وشەیەک تەواو بکات، چونکە دەرفەتی کردار نییە، دەرفەتی قسەکردن هەیە. واتە مرۆڤ دەیەوێت بە چەند وشەیەک بڵێت بەڕاستی لە کۆتاییدا چی گرنگ بوو. وەشتە سێرەکە ئەمەیە: زۆر کەس لەو ساتەدا بە دوای سەروەت و سامان و ناوبانگ و سەرکەوتندا ناگەڕێن، بە دوای شتێکی سادەتردان، بۆ ئەوەی دڵنیابن کە بێهودە نەبوون. مانای ژیان بۆ زۆر کەس دەتوانرێت لە یەک ڕستەدا کورت بکرێتەوە. من خۆشم دەویست، من هەوڵمدا، من هەڵم کرد، من فێر بووم. و هەندێک جار مانای ژیان لە دانپێدانانێکی ئارامدایە. من دەترسم، بەڵام تۆ لێرەیت. نازانم چی لە داهاتوودا ڕوودەدات، بەڵام سوپاس. هەندێک جار شتێکی سێر ڕوودەدات. کەسێک کە زۆر لاواز بوو لە ناکاو گەشاوەتر دەبێت، چەند خولەکێک باشتر قسە دەکات و باشتر دەردەکەوێت. وەک ئەوە وایە پەنجەرەیەکی کورت بکرێتەوە بۆ ئەوەی شتگەلێک بڵێن کە ساڵانێکە دوا کەوتون. ئەم پەنجەرەیە هەمیشە ناکرێتەوە، بەڵام کاتێک دەکرێتەوە دواتر خەڵکی دەوروبەری دەڵێن وەک ئەوە وابوو بیەوێت شتێکی گرنگ بڵێت، بەڵام دەرفەت نەبوو تەواوی بکات. وە لێرەدایە کە ئێمە تێدەگەین زۆرێک لە ئێمە هەتا ئەو ساتە وەختەی کە کاتمان لەبەردەستدایە شتە پێویستەکان ناڵێن، چونکە پێمان وایە هەمیشە کات هەیە. بۆچی گفتوگۆی کۆتایی قورسە؟ زۆر کەس دواوشەیان نییە، چونکە دەترسن بیڵێن. خێزانەکە دەترسن فەزاکە قورس بێت، نەخۆشەکە لە دیاریکردنی ڕاستیەکان دەترسێت. ئێمە مرۆڤین، لە ئازار ڕادەکەین، بەڵام ئازارەکە کەم نابێتەوە بە قسە نەکردن، تەنها بێدەنگ دەبێت و پاشان دەمێنێتەوە، لە مێشدا دەمێنێتەوە، لە خەودا دەمێنێتەوە، لە خۆزگەیەکی دوور و درێژدا دەمێنێتەوە. زۆر کەس دواتر ناڵن خۆزگە پارێ زیاترم هەبوایە، زۆربەیان دەڵێن خۆزگە پێم بوتبایە، خۆزگە پرسیارم بکردبایە، خۆزگە لێ خۆش بوومایە. ئامانج و ئەنجام سێ ڕستەی زێڕین. ئێستا دێنە سەر مەبەستی ئەم ڤیدۆیە. ئەگەر بمەوێت هەموو شتێک بە سێ ڕستە کورت بکەمەوە، ئەمانن: 1. خۆشم دەوێت. 2. سپاس. 3. لێ خۆش دەبم یان لێم خۆش بە. ئەم سێ ڕستەیە سادەن، بەڵام بوێری دەوێت بۆ ئەوەی بیان لێیتەوە. بوێری ڕاستەقینە، نەک بوێری بەدەنگی بەرز قسەکردن، بەڵکو ئازایەتی بۆ ئەوەی ڕاستەقینە بیت. ئەنجامی کۆتایی: ئەمانە قسەی مردن نەبوون، ئەمانە قسەی ژیان بوون. کاتێک ژیان دەرفەتی ئەوەی نەماوە ڕۆڵ بگێڕێت، ڕەنگە سێرترین ڕاستی ئەمە بێت. هەندێک جار خۆشمدەوەیەکی سادە باشتر لە 1000 کاتژمێر ڕوونکردنەوە کار دەکات، و ڕەنگە گەورەترین کارەسات ئەوە بێت کە ئێمە ئەم ڕستانە دەزانین، بەڵام بەکاری نایێنین. لە دیرۆک ئێمە تەنها چیرۆک ناگێڕینەوە، ڕاستیەکان ئاشکرا دەکەین.